ئەم جارە ئیتر هەچ کاتێ مشتری هات ئەیفرۆشین و مشتری دایانین و تا یان خۆمانی بین بۆ شار ئەیفرۆشین ئاوە ئەبێ توانێت هەبێ بەسەر ئیشەکە و شارەزایی هەبێ لە تەکانەکەی و ئەبێ بەسەرا شتی پێبێ کە بیتەگەێنە نەچێت سەر عەرزەکە ڕەحەتە بۆ خۆی ئەگەر چێت سەر عەرزەکە بێ دنگەدن کە ئاوا بیچنێتەوە و بەتاقەت بەم ناپوشا بگەڕێت لەوانەیە ڕۆژێ بە سێ کەس فەردەیە کۆ نەکەنەوە بە چوار فەردەی کۆ نەکەنەوە ئاوا ئیشەکە بۆ عەرزەکەی ناڕەحەتە ئیشەکردنەکەی بۆکنەوەی بەرەو عەرزەکان ناکێڵە پوش و شتی زۆرە وەڵڵاهی تر لەم کاتانەوەی تر دەست پێ یەکرێ بەم شتانە لە ئیشەوەی تر دەست پێ کردو عین دەشێت لەمە پێش دەستی پێ کردو خەڵکە ئاوا وودە خەریکە لە بەرەوەی هینەیدا ئیسی خۆی حەقی کاتی خۆیەتی ئیشەکانی چوالە لا ئێمە بڵێن ئیشەکانی ئایسی حالێن لا ئێمە سێ نوع چوالە هەیە نوعێک هەیە ئەم تاڵەیە نوعێک هەیە بامە شیرینەکەیە نوعێکی تری شەیەکەکە خەڵک هەروە خەریکە عینێ ئەمە کە ناو بستە و شتایە ناسکەکە یەکەیەکە هەروە خەڵک دەستی پێ کردو بۆ نەوە عیش ئەوانەی شەیدە ئەم سێ نوع جارێ ئایسی حالێن هەیە وایە 1500 دووەکە کەمتر لە دوو سەر ناکەوێت نەوەڵی تا لەو ناوایە بجۆرە بەرهەمانە تەوان ئیشەکانی باشتر کە ئینسان پاڵپشتی نییە یعنی کەمتر بایەخی پێی دێت ئیشە من خۆم لەوانەیە بڕۆم وەختە بڕۆم 1000 بنچوارم هەیە ئاسیاران زیەگاتەوە ئەوە زۆرم هەیە دەبرا پاڵپشت نییە مەسەلا یەکێک نییە پاڵپشتم بێ ئەوەی تریش بنێم جیاییکە هەمومان هەروای نانێ ئەسە سەرقاڵی چوالەکردنەوە و ترێکردنەوەی ئەوەی بیبێت ئەم دوو وەرزەیە لێرە جارەگەرێکێ وەکو فەلاعەتی کاڵک و بڵێن سووتی و تەماتە و ئەم شتانەی بێ ئەوە شەر کاتێتی ئەرەوەڵا برا ڕۆحە زۆر ناڕەحەتە زۆر ئایسە وەک جەنابتە فەرمی ئاسە تەماشایکە بێ ئەو چوالە بەدار بیتەکێنێ ئەمجا دەستکەی بە چنیوێن لەنە ئەم پوشە جامەسە دەسەڵاتمان نییە بەسەر نایکێڵ وەک حەجکەمەتی مناڵ بەگوێ ناکە کەس نییە ئەمجا بە کرێژ بیکێڵی وەڵی دەری نایەنێتەوە نایەسە مەگە کێڵیا بێ عەرزەکە پاک بێ زۆر ڕەحەتە چنیێتەوە ئەم چوالێمە ئاوایکەنەوە بۆ فرۆشتن ئەی فرۆشین ئەیچی لێکەنە بێ بە فرۆشی تەرا چەندێکە وەکو حەجکەمال وتی ینی لە دوو نەچوێت بەرەو ژوور تا ئێستا سە من خۆم ئینەمەیە نەن 1500 تاڵک 1500 ئیمڕ ئەمە تاڵەکە بێ بەحاصل ئێمە نایکەین بەڵام تاڵەکە بێ خۆش کرێت ئەو ناوکەی دەربێ ئەمی تریشە ئێستا ناوکەکەی دەربێنی کیلۆی 10000ەکە کا ناوەکە خۆت بیشکێنی تو دەریبێنی 10000ەکە ئەرەوە جا بۆ بێتاقەتی خەڵکی ژەیشکێنێ لە ماڵە بۆ خوارد